یاریەکانی هەفتەی 11 خولی یانە نایەبەکانی کوردستان کۆتایی هات. یانەی سیروانی نوێ لەسەر یاریگای زانکۆ میوانداری لە دەربەندی خان کرد. ئەم یاریەشی بە بێ ئامادەبوونی هاندەر بەڕێوە چوو. هەر لە سەرەتاوە خاوەن یاریگا بە هێرشکردن دەستی پێکرد. دوای تێپەڕبوونی 21 خولەک ناو بژیوان فیکەی لێدانی سزای بۆ سیروانی نوێ لێدا. گۆڵکاری ئەم وەرزەی خولی نایەب سوهەیب تەها جێبەجێی کرد سەرکەوتوانە و توانی گۆڵی پێشکەوتن تۆمار بکات. دواتر شین پۆشانی دەربەندی خان ڕیزەکانیان ڕێخستەوە. لە خولەکی 39 ئەم جارە ناو بژیوان فیکەی لێدانی سزای بۆ دەربەند لێدا. ئیبراهیم محەممەد سەرکەوتوانە جێبەجێ کرد و ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. نیوە یەکەمیش هەردوو تیپ بە گۆڵێک لە یاریگا هاتنە دەرەوە. لا سەرەتەکانی نیوەی دووەمدا یانەی دەربەندی خان باشتر دەرکەوت. پێچەوانەی نیوەی یەکەم چەند هێرشێکی کردە سەر گۆڵی سیروانی نوێ، بەڵام نەیانتوانی گۆڵ بپێکن. دواتر سیروانی نوێ گەڕایەوە بۆ کەشی یاریەکە. لا چەند بۆنەیەکدا نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵی دووەم و پێشکەوتن، بەڵام پێی نەگەیشتن. سەرنجام ناوبژیوان فیکەی کۆتایی یاریەکەی بە گۆڵێک بۆ هەر لایەک لێدا و هەردوو تیپ بوونە خاوەنی خاڵێک. یاریە باشمان کرد. ئێمە بەڕاستی لە بارودۆخی زۆر خراپ بووین. ئەمە پێش ئەم سیاریە خاوەنی یەک خاڵ بووین. سوپاس بەخۆی ئێمە لەم سێ چوار یاریە توانیمان خاڵ بەدەست بێنین وە تیپەکە ڕوحێتی بگەڕێتەوە. یانەکە لە بارودۆخی زۆر خراپ بوو. هەر کەسێک لەو یانێ بووە نەیەتوانی لەو یانەیە ئیشکا. چی من بەڕاستی پێتان بڵێم، ینی نەقسم هەیە لە یاریزان. وەک تەشکیلەکەم خراپ نییە، بەڵام نەقسم هەیە لە بەدیل. من ئەمڕۆ 90 خولێک من یاریم کرد، یەک بەدیلەکەم پێ بۆ بەدیلەکەم کردووە. من بەڵێنە دەم ئەگەر ئەو بەرنامەی وادامنەوە بۆ قۆناغی دووەم نادی جێبەجێ بکە ئینشاءڵڵا یانەکە هێلمەوە لە خولی نایەب ئینشاءڵڵا. هەمومان ئەزانین یاریزان کەم هەیە، زۆربەی نادیەکان نەقسیان هەیە، ئستیغنای یاریزان نادەن. بەڵام ئێمە سەرم کاتە ئەتوانین محتەرف بێنین، یاریزانی باش بێنین. ئەگەر هەتا ئێستا تەقریبەن دوانمان دەستکەوتووە ئینشاءڵڵا هەوڵ دەین بیکەینە چوار محتەرف ئینشاءڵڵا بۆ قۆناغی دووەم دەربەنێکی جیاواز بێت. ئێمە بەدڵنیایی هەموو یاریەکیش لەسەر لایەنی دەرونی یاریزانەکانەکەین کە هەموو یاریەک بە عەسابێکی سارد داغلی یاریەکە بن. بەڵام هەندێک جار بارودۆخی تیپی بەرامبەریان بارودۆخی براناوبژیوانەکانمان وامان لێکەن هەتا نەک یاریزان ئێمە ژەرچینە سە عەساب. خۆشتان نەزانن ئێمە دوو شەوتی یاریەکە بە ئامادەبوونی ئێوە بە شایەتی ئێوە کە باڵا دەست بووین کە چەند فرسەتێکی سەهلمان لە دەستدا ئەبوایە گۆڵمان پێکردنا. ئەوە دوو یاریە یاریزانەکانم لە گۆڵکردنا چۆنە لەی موفەق نابن. بەدڵنیاییەوە بەڵێ پێویستمان بە یاریزان گۆڕین هەیە، چەند مەرکەزێ نەقسمان هەیە. ئینشەڵڵا ئەتوانین لەو مەرکەزانە یاریزان بێنین و یاریزانی سوپەری شێنین. بەو ئەنجامە یانەی سیروانی نوێ با کۆکردنەوەی 16 خاڵ لا ڕیزبەندی سێیەم دەبینرێت. هەرچی یانەی دەربەندی خانە با کۆکردنەوەی 10 خاڵ بۆ ڕیزبەندی کۆتایی خولی نایەبی کوردستان داوەزی. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.